سلااوتان لەبێ هاوڕێیان، سلااوتان لەبێ. سلااوتان لەبێ هاوڕێیان، ئەو کاتتان باش. ئێرە بەردەم نوێنەراتی حکوومەتی هەرێما، ئەوە کۆ ئارگی هاتە نوێنەراتی هەرێما. نوێنەری ئەو دز زەردانە من هیچم پێ نەکرا، هیچم پێ نەکرا. بە پەلا هاتووم ئەوە ڕسمی بنەماڵەی بارزانی و تاالبانی ئێستا لەبەر چاویان دەسووتێنم، هەر ئەوم پێ دەکرێت لەسەرەوەنە. هەر ئێستا بە پەلا وەک ناڕەزایەتێک لە دژی ئەو هەموو ئەو دوو بنەماڵەت ناپاک و کە پەشێ وتەنی 6 ساڵە قورمیش کراون. بەس خیانەتەکانیان دەژمێری، بەس خیانەتەکانیان دەژمێرین. ئەمە ئەو هەموو نووسەر و حزبە ترسنۆکە سڵاحدین بەهادیری شوعی و زەحمەتکێش هەموو بەرپرسن لەو ناپاچێ ئێستا دەکرێت. بە دوو بارزانیە کەتن هەموو کەس دەیزانی ڕفراندۆمەکەیان وای لێ دەرەچیتن، وای لێ دەچین، وای لێ دەرەچیتن. ئێستا دەکەم هاوڕێیان، ئێستا دەکەم، ئێستا دەکەم. ئەو نوێنەراتی حکوومەتی هەرێمە ئێستاکە ئێرە ئەو هەموو حیزبە سنۆک و هیچ پوچەکەتنە دوایان، ئەو هەموو خەڵکە بەف قسە دەکا. من ئەو بە تاقتە ناتیم بابێن لێم بدەن، ئەوە سەرجیان لێ دەبیرن، بابێن لێم بدەن. یانی چێ دوی شەقم با لێ بدرێ بە تاقتنەوە هاتوومە، ئەوە هاتوومە ئێستا دەرسێنم. لەوانەیان قوتچێ زیاتر هەیە، قوتچێکیان زیاتر هەیە. ئەوە ڕسمی تاالبانی سویدیە سەر ڕەوشیان دەرەچیکە ئەوە ڕسمی نەماڵەی بارزانی و تاالبانی. ئەو دا و هەموو دەم ڕووتەی تاالبانی لە پاشە خۆی بەجی هێشتیا هەن نازان پێش بکەن، هێرویەک نازانی دوو قسە بکەن، پاڤێلەک پاڤێلەک وەک یەکەم ئەوە دەسووتێنم. وەژاخەوە ئەم بە کەسم نەگوت، چەندە برادر بەتمان بێن. ئەوە بچووکترین ناڕەزایەتیە. دوێنێ ڕێگە کاک فەتاح خۆی باسمان کرد، وتی مزەفەر نەواب لە سووریا پێمان گوتێ لەوە دەکەن، پێیان دەڵێ ئەولاد القەحفەتی بەو قیادەی عەرەبی دەرێ گوتی ئەخە چ شەشکەیان پێ بڵێ. سەدام تێناگە ئەگە وشەکی وا بریندارکردترنێ چ بگرێن تا کەنجینە بەس قسە بکەیت. ئەوە ڕسمی ئەو هەموو ئەوەی هاتن سەخینی ئەو هەموو شەهیدای یەکێتی. هەر نازانم خەڵک چۆن شەرم لە خۆی ناکا، چۆن شەرم لە خۆی ناکە ئەو خەڵکە. ئەو هەموو قوربانیدا ئەو هەموو دەمڕوتە و ناپاچە لەگە خوێن شەهیدانیان دەکرێت، خوێن شەهیدانیان دەکرێت. ئەوەشی بنەماڵەی بارزانی من ئەوە پێ دەکرێت. ئەوە بچووکترین ناڕەزایەتی منە، بچووکترین ناڕەزایەتی منە. لەوەم زیاتر نازانم لە ئەوروپای پێ ناکرێت، لەوەم زیاتر پێ ناکرێت. وە دەشێنەوە دەشێنەوە زیاتر دێنەوە. نەتەوەیەک لەوەتی هەینا ئاش بەقاڵی پێ دەکرێت، ناپاکی پێ دەکرێت، خیانەتی پێ دەکرێت. باوکو براکانمان شەهید دەبن لە پێناوی کۆمەڵێک 80 ساڵە کرد خەبار دەکەن ئەو ناسێری بە سەعاتێکی کۆمەڵێک هەرچی فەرکی هاتوو ئەوە خیانەت ئەو هەموو خیانەتیان ئەوە کرد. هەر پێمان دەکرێت ناپاچی وانە بژمێری. باێ دەکەم یەک دوو برادر گوتیان ئەمەش دێن، گوتم پێڕا ناگەن. خۆشترین ژیان دەژین. 10 سەعات مقاومەیان پێ نەکرێت، 10 سەعات 27 ساڵە دە لەوە ڕێنە سەر خوێنی ئەو خەڵکی. ئێستا چۆن هاوڕێیان؟
ببورن ئەم زۆریشم پێ ناخۆش ئەو وڵاتی پیسکەم بڕوا بکە ئەو سووتەکە حیفە لەو دوو بنە ماڵی سرف بڕوا بکەن ئەو سووتەکە حیفە لەو دوو بنە ماڵی سرف دەکرێت لەو وڵاتە جوانەی سوید قسە مەکەن بەسە ئەو دوو بنە ماڵەیە تا بمێنن دوو ئەسپی کوێرن ڕاب ئەو خەڵکی دەچێشن هەر ڕۆژێ بە شوێنێکی دایە هەمووان دەزانە ئێرە نوێنەراتی حکومەتی ئێمە دەشێنەوە سبە و دژەی دەشێنەوە کاتێک خۆشحاڵەیە بەس بە هیوام کوردی ئەوروپا لە فەیسبوک بێتە دەرێ کاکەوە لەسەر پشەی خەڵک دەچێت بەس قسە دەکات دەڵێت تەواو چ گوێیان لێ گەوات سەر یەک زار پێی ناخۆشە پێی بڵێن گەوات قەحپە بە یەک زار پێی ناخۆشە لەش فرۆش کە ئەوانە زۆر شەریفترن لەو دوو پیادەیە ئەوانە دەستەی خۆیان لەو پارە لەو ناچاریەک دەکەن ئەوە بەڵام ئەوە خاک دەفرۆشن خاک کاتە چ خۆشحاڵەیە